بۆ بەڕێز خانەوادەی وڵات پارێزی هەواڵی پێشەنگمان شەهید دیار غەریب پەیامی سەرخۆشی. خانەوادەی بەڕێز، ئێستا ئێوە و بزوتنەوەکەمان و خەڵکی باشووری کوردستان و تەواوی گەلی کوردستان لە نێو بەڕێوەبردنی مەراسیمی بەرزڕاگرتنی شەهیدبوونی هەواڵمان هەواڵ هەڵمەت دیار غەریب محەممەددان کە لە ڕۆژی 5 مانگەدا لە میانەی هێرشێکی ئاسمانی دەوڵەتی فاشستی تورکیا و بە چاوساغی سیخوڕان و بەکرێگیراوان لەگەڵ دوو لە هەواڵانیدا هەواڵان دەوران و شاهین شەهید بوون و کاروانی ڕێگای شەهیدانیان گرتە بەر. ئێمە بە ناوی خۆمان و بزوتنەوەکەمانەوە سەرخۆشی و خەمگینی خۆمان، سەرخۆشی و خەمگینی قوڵمان بە شەهیدبوونی ڕۆڵە خۆشەویست و هێژاکەی خانەوادە بەڕێزەکەتان و هەواڵ و پێشەنگی تێکۆشانی ئازادیمان هەواڵ هەڵمەت بۆ ئێوە و هەموو کەس و کار و گەلی باشووری کوردستان دەردەبڕین. مسۆگەر شەهیدبوونی هەواڵ هەڵمەت هەروەک چۆن ئازارێکی پڕ بە سۆیە و بۆ ئێوە بە هەمان شێوە بۆ ئێمە و بۆ بزوتنەوەکەمان و خەڵکی وڵات پارێزی باشووری کوردستان و هەموو گەلی وڵات پارێزی کوردستان ئازارێکی یەجگار مەزنە. مەگەر تەنیا بە ئەنجام گەیاندنی ڕێنمایی و خەون و ئامانجەکانی هەواڵ هەڵمەت و شەهیدانی ڕێگای ئازادی بتوانین لەم ئازارە کەم بکەینەوە. ئێمە دەرک بەوە دەکەین بە ئامانجگرتنی هەواڵ هەڵمەت لەم هێرشەدا بۆ زەبروەشاندن بوو لە بزوتنەوەی ئازادی گەلی کوردستان بە گشتی و باشووری کوردستان بە تایبەتی. بەڵام خاوەن دەرکەوتنی ئێوە و ئێمە و گەلەکەمان لە باشوور و هەموو کوردستان خاوەندارێتی کردنی لە ڕۆڵە بە ئەمەک و جەربەزەکەی خۆی، ئێمەش ئەم شەهید بوونە دەکەینە سەرچاوەی هەڵنانی قەڵەمبازێکی شۆڕژگێڕانەی مەزن و بە سەرکەوتن گەیاندنی بەرخودانی ئازادی خوازانەی گەل کە ئەمە ئاوات و ئامانجی بنچینەی هەواڵ هەڵمەتیش بوو. خانەوادەی هێژا، هەواڵمان هەواڵ هەڵمەت لە ماوەی 25 ساڵی ڕابردووی تێکۆشانی شۆڕژگێڕی خۆی لە ناو بزوتنەوەی ئازادی خوازی پەکەکەدا نمونەی کەسێتێکی شۆڕژگێڕی پێشەنگ و سەرکردەیەکی دڵسۆز و خۆشیار و خۆشەویستی نیو بزوتنەوەکەمان و خەڵک بوو. بە پەروەردە جوان و پاکەی لە نێو خانەوادەکەیدا و لە لای ڕێبەرایەتیمان ڕێبەر ئاوپۆ و بزوتنەوەکەمان بینی بووی کەسێتێکی خاوەن تایبەتمەندی بەرزی ئەخلاقی شۆڕژگێڕی و ڕێخستنی و سیاسی و کۆمەڵایەتی بوو. هەواڵی شەهیدمان هەواڵ هەڵمەت کە ئەندامی کۆنسەی سەرۆکایەتیمان و کۆمیتەی ناوەندی پەکەکە بوو، پێشتریش لە گەلێک خەباتی دیکە لە باشووری کوردستاندا ڕۆڵی پێشەنگایەتی بینیوە، بە تایبەتی لە خەباتی پارتی چارەسەری دیموکراتی کوردستاندا کە ئامادە بوو ئەرکی سەرۆکایەتی لە ئەستەوەربگرێت، هەروەها لە هەر شوێنێک و لە هەر بارودۆخێکدا ئەرک و بەرپرسیارەتیەکانی سەرشانی بەڕێک و پێیەکی بەجێ دەهێنا. لەبەرەوەی خاوەن هۆشیاریەکی بەرزی مێژووی و سۆسیۆلۆژی بوو، هەموو کات لە هەوڵی پێگەیاندن و پەروەردەکردنی هەواڵانی و گەلەکەی بوو. لە پێناو بەدیهێنانی یەکێتی نەتەوەییدا خەباتێکی مەزنی بەڕێوە برد. لە ژیان و کۆشانی شۆڕژگێڕانەی 25 ساڵەی خۆیدا نارایەتی و پێداگیری لەسەر فکر و خەتی ئازادی خوازی ڕێبەراپۆدا دەکرد. بۆیە بە ئامانجگرتنی لەم هێرشادا بەواتای بە ئامانجگرتنی خەتی ئایدۆلۆژی و سیاسی ڕێبەراپۆ دێت. ئێمە لە کاتێکدا بە پیرۆزی و شکۆداریەوە یادەوەری شەهیدبوونی هەواڵ هەڵمەت بەرز ڕادەگرین، ئەو خەوەندارێتیە بەرزەی ئێوەش لە ڕۆڵە بە ئەمەک و ئازیزەکەتان بەرز دەنرخێنین کە نیشانەی ئاستی بەرزی وڵات پارێزی و هۆشمەندی و پابەندبوونی ئێوەیە بە تێکۆشانی هەواڵ هەڵمەت و بزوتنەوە ئازادی خوازەکەمان. بەڵێن و پەیمانی شۆڕژگێڕی خۆمان بۆ ئێوە و گەلەکەمان و مێژوود و پات دەکەینەوە کە بۆ بەدیهێنانی ئامانجە مەزنەکانی هەواڵ هەڵمەت و سەرجەم شەهیدانی ڕێی ئازادی بە وەشاندنی زەبری قورس لە دژمن و بە سزاگەیاندنی نۆکەرانی وەڵامی پێویستی ئەو هێرشەی داگیرکاران و خاینان دەدەینەوە. دووبارە
سەرخۆشی و خەمگینی قوڵی خۆمان بە شەهیدبوونی هەواڵمان دیار غەریب بۆ ئێوە و هەموو کەس و کار و گەلی باشووری کوردستان و تۆ ئەو خەڵکی کوردستان دەردەبڕین. مسۆگەر ئەو ڕێباز و فکر و تێکۆشانەی هەواڵ هەڵمەت لە پێناویدا ژیا و لە پێناویدا گیانی خۆی بەخشی هەر سەردەکەوێت. هاوسەرۆکایەتی کۆنسەی بەڕێوەبەرێتی کەجەکە شەهید نامرن، شەهید نامرن.